یەکەم ڕۆژی پرسەی مامۆستا شێخ سدیق عەبدولعەزیز لە وەڵی شەهیدان لە ئەڵەبجە بەڕێوە چوو. تێیدا ژمارەیەکی زۆری کەسایەتی دیاری ناوچەکە و نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکان لە ئاستی باڵادا و بەشێکی بەرچاوی چین و توێژەکان و دڵسۆزانی ڕابوونی ئیسلامی بەشداریان کرد. خۆمانە مەمنونی هەموو مسڵمانێکین کەوا بەشداری کردوین لەم پرسەیە. پرسەی مامۆستا شێخ عەبدولعەزیز پرسەیەکە ئێمە ئەومانەکەوێتەوە یادکەوە پێویستە ئینسان کە ژیان بەسەرە باوەکو مامۆستا وەکو مامۆسایانی هاوشێوە و هاوڕێی مامۆستا ژیان بەسەر بێت. مەمنونی هەموو لایەکین ئەوەی کە پێویست بێ هەمویان کردویانە لە کاتی نەخۆشیەکەیە چەند ساڵە مامۆستا لە جیا کەوتووە هەموو کەسایەتیەکان و ناودارەکانی کوردستان سەردانیان کردوین بە تەلەفۆن لێیان پرسیوینەتەوە دوێنێ و پێرێ و چەند ڕۆژێکە لە خەسەخانە بۆ لە سلێمانی هەمووی سەردانیان کردوین و مەمنونی هەموو لایەکین و خەزای هەموو لایەک باتەوە یا ڕەبی. مامۆستا شێخ سدیق عەبدولعەزیز کە لە بنەماڵەیەکی زانستخوازی ئەڵەبجەیە بە یەکێک لە بزوێنەرانی کار و هەڵسۆڕاوانی ئیسلامی لە کوردستان و بە یەکێک لە سەرکردە دیارەکانی میلەتی کورددا دەنرێت. هەر بۆیە بەشداربووانی پرسەکەی بە پەرۆشەوە باسییان لە ڕۆڵی کاریگەری ئەو زانایە لە مەیدانی کاری بانخوازیدا کرد. مامۆستایەکێک بوو لەو کەسانێکەوە هەموو کەسێک ئیسفادەی عەقلی و ڕۆحی و دینی و علمی لێ ئەکرد. تەنانەت دەگە قسەشی نەکردا هەر لە حاڵی زۆر شت فێرە بووی، حیا فێرە بووی، عەقڵ و ئەدەب فێرە بووی لە ژیانیا. مامۆستا تا لە ژیانە بوو توانی بە علمیش و بە عەقلیش و بە حیکمەت و بەو پارەشکەوە پەیایە کرد بۆ خەڵکی کوردستان و بۆ ئاوادانکردنەوەی کوردستان و بۆ مناڵی بێباوکی کوردستان و بۆ دروستکردنی مەکتەب و مزگەوت و ئاوادانکردنەوەی ماڵەکان درێخی نەئەکرد. خۆی گەورە لێی خۆش بێت. یەک بوو لەو زانە بەڕێزانەی کە بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی دروست کرد و یەکێک بوو لەو زانە بەڕێزانەی کە بووە ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی لە ساڵی 2009 بۆ 2012 و تا ئەو ڕۆژەی لە ژیانە بووتوانی خزمەتێکی بەرچاو بکە و ئەمڕۆژ شاگردەکانی کە ئێستا لە ڕابوونی ئیسلامی کوردستانە دیارن لەو قوتابخانەیە پەروەردە بوون کە بنەماڵەی مامۆستا مەلا عەبدولعەزیزی پەریس کە یەکێک بوو لە زانە بەرزەکان کە لە زانایان لە 25 عیلما شارەزایی هەبووە. مامۆستا شێخ سدیق عەبدولعەزیز لە ڕۆژی 9 کانونی یەکەمی 2019 بە نەخۆشی کۆچی دوایی کرد. دواتر لە مەراسیمێکی شایستەدا لە گۆڕستانی گوڵانی خواروو لە ئەڵەبجە بە خاک سپێردرا. بڕیار وایە دووەم ڕۆژی پرسەکەی لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی لە شاری سلێمانی بەڕێوە بچێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.